خولیە و ئاواتەکمان هەیە کە لە ناوچەکەدا چۆن هاوتەریب لەگەڵ سلێمانی هەولێر نادیان هەیە ئێمەش نادێک بکەینەوە بۆ خزمەتکردنی ناوچەکە بۆ ئەوەی سبەینە لە داهاتوودا شارەکەمان بە سنووری بیتۆن و پشدەرەوە پێشبڕکێی ئەسپسواری جا لە هەموو بوارەکاندا چ سیباق بێ چی بازدان بێ و لە هەموو بوارەکاندا پێشبڕکێ بکەین بۆی باشترکردن و بەسەرکەوتنیکردنی ناوچەکەمان لە ڕووی ئەسپسواریدا. هەر بۆ خۆم و مەسەرەن عایلە و کچەکەشم بڵین ئەسپسواری چاکن ئەوان دایم مەسەرەن لە دوا گەنم درینەوە مەش دەیانکەینەوە 3-4 ئاوای مەسەلەی تەمرینکردنی ئەسپیش ئەسپ ئەگەر پێی نەکەی هات چۆن تەشبیات نەبێ بڵێن دەڵێ هار دەبێت عەجوول دەبێت مەسەرەن هەرەگەر مەجالت نەبێ هەفتەی 2 جاران دەبێت و تەمرین بۆ ئەسپ بکەی مەسەرەن گەرمی دابێنی بۆی مەسەرەن ئەو حەرەکاتانەی هەیەی هەمووی بەبیری بمێنێ. ئێمە وەکو خۆبەخشەکانی هۆرایزن ساڵانە گەلەریەکەینەوە ساڵی یەکجار ئەم گەلەریانە دەکرێتەوە لە بەشی خواردنی تایە بەشی چنین و ئیشی دەستی تایە و بەشی تەندروستی و بەشی کشمان کتێفرۆشتنە لێرە ئەم بە پێویستیە زانین چونکە هەم بۆ زانینی ئافرەتەکانمان بۆی ئیشەکانیان ئارز بکەن بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی ترێمە تەنها لە چوارچێوی خۆبەخشەکانی هۆرایزنە نەمانیێڵاوە بەڵکو داومان کرد کە ئەوانەی لە دەرەوەش ئەو خانمانی کە لە دەرەوە بەهرەیە توانایەکیان هەیە ئەوانیش بێن لە گەلەرەکەی ئێمەدا بەشداری بکەن. ئامانج لە پرۆژەکە دەرخستنی توانای خانمانە بە پلە یەکەم کە کۆمەڵی خانمی خۆبەخشمان هەیە لە ڕێکخراوە لە ڕێی تواناکانی دەستی خۆیانەوە توانیوانە فێستیڤاڵێکی گەورە بۆ ساڵی 5ەم بەردەوامی پێبن لە هەمان کاتا هەلێک بێ بۆ ئەو خانمانەی کە لە ماڵەوە ئیشی دەست و توانایەکی دەستڕەنگینیان هەیە کە بتوانن لە هاوشێوەی ئەم فێستیڤاڵانەیە جێدەستیان دیار بێ و هاوکاریەک و سەپۆرتێکیش بێ بۆ خۆیان. Veggie World takes place in 10 countries, in 20 cities, and today we are here in Brussels and have the second Veggie World. After last year, it's the second. And we have 80 exhibitors here today from all fields of the vegan lifestyle, food, cosmetics, clothing, shoes, everything. We're expecting around 5,000 to 6,000 visitors in total. I'm here with Wheaty. We are here with a big range of our products. They are all based on wheat, all of course vegan, free from palm oil, for example. And with the base of the wheat, we have a nice texture, and all of the products also are very hearty, tasty.